ئەوەی کاتژێگەی نیگەرانیە لای ئێمە تا ئێستا ڕێژەی بارانبارین ئەو ڕێژە دڵخۆشە نییە کە بڵین کاریگەری وشکە ساڵی و کەمی بارانبارین لەسەر ئێمە دروست نەبوو. خەریکە وردە وردە کاریگەریەکان دەرەکەون، هەم لە وشکبوونی دەریاچەی سیروان، هەم لە وشکبوون و کەمبوونەوەی ئاویزەی بچوو کە دوێنێ هاوکارانمان لە کورسات نیوز چەندین راپۆرت و ڕاستەوخۆ و ڕماڵی تایبەتیان دەکرد لەسەر کەمبوونەوەی ئاویزەی بچووک. ئەمانە هەمووی کاریگەری کەمی بارانبارینە. ئێمە بە شێوازێکی زانستی لە ڕۆی ژینگەییەوە باسی کەمی کە بارانبارین و ڕێژەکی دەکەین تاکەی ئەگەر باران نەبارێت پێدەچێتی لەمە زەنگی مەترسیداری وشکە ساڵی لێ بدەین. کەمبوونەوەی ئاوی زێەکان چ کاریگەریەکیان لەسەر کەمبوونەوەی ڕوبەری سەوزایی و پانتایە سەوزایەکان هەیە. لە ڕووی جیۆلۆجیەوە ئەم زانستە چۆن باز دەکرێت. ئەمانە کۆمەڵک پرسیار ئاراسی زۆر بەڕێز میوانەکەمان دەکەم. پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئارام نامیر کە پسپۆری جیۆلۆجین لە ستۆدیۆ لەگەڵمانە مامۆستای زانکۆ سلێمانیشن. دکتۆر جان زۆر بەخێر. دکتۆر گەیشتونێتە حاڵەتەوەی کە بڵێنی تر وردە وردە خەریکە زەنگی مەترسیدار لێدرێ یانیش تا کاتی بارانبارین کاتمان ماوە. زۆر سپاس بۆم زەرفەتە. ئەگەر بە شتێکی زانستیانە باسی وشکە ساڵی بکەین پێیسەوە بچینەوە بۆ پێناسەی وشکە ساڵی. بابزانین وشکە ساڵی یعنی چی؟ لە هەموو کاتێکە و لە هەموو وڵاتێکە ڕێژەی بارانبارین ڕێژەیەکی خۆی هەیە کە ئەگەر هاتوو لەو ڕۆژەیە کەمتر باری بۆ ئەو ساڵە ئەو ساڵە بە وشکە ساڵی ناو دەبێت. لە يعني بەتایبەتێکە باس سلێمانی بکەین. لە سلێمانی ڕێژەی بارانبارینی تقریبا لە بینی 675 بۆ 700 میلیمەترە لە ساڵێکە. ئەو ساڵە حسابی بکەین لە مانگی دەوە هەتاکو مانگی پێنجی ساڵی دوایەوە دائەنرێت بە ساڵی باران ینی مانگەکانە کە بارانی تیابارێت. ئێستا وایلیە ماوە ئەوە دە بۆ پێنج باران ئەبارێ لە دوای نەورۆز زۆرتر باران نابێت. بەڵێ ئەمە بە شێوەیەکی ئەگەر هاتوو باسی داتا کۆنەکان بکەین لە سەد ساڵی ڕابردووە تا ئێستا بەم شێوەیە بووە کە معدەلی بارانبارین لە شاری سلێمانیە لە بینی 675 بۆ 700 ساڵها بۆ زیاتر بووە ساڵها بۆ کەمتر بووە بەڵام يعني وەکو ڕێژە و تێگەڕایی 675 میلیمە لە ساڵێکە. ئەم 675 میلیمە تەقسیم کراوە بەسەر مانگەکانە. مانگی دەچەنە بارێت مانگی 11 مانگی 12 تا مانگی 5 بە شێوەیەکی تێگەڕایی ئەگەر باسی کەم مانگی دا بۆ نمونە لە مانگی دا پێویستە کە 23 میلیۆن بارێت. مانگی 11 77.5 میلیۆن بارێت. مانگی 12 107 مانگی 11 170 مانگی 12 112 مانگی 3 110 مانگی 4 93 مانگی 5 41 میلیۆن بارێت. پێویست وایە ئەمە مانگەکان بێت. طبعا ئەمە پێویست وایە ئەمە ببارێت لەم مانگانەیە لەو مانگانە بارێت. ئەمە طبعا ئەم تێگەڕاییە لە ساسەد نییە یعنی گۆڕەکانی تیاڕ ئەیە مانگی زیاترە مانگی کەمترە ئەوە ئەبێت ئەگە ساڵێک باران زۆر باری وەکو ساڵی 2018 ئەوە بێگومان کە چووە 1200 ئەوەنە میلیم ئەوە مانگەکان زیایی کرد بەڕاستی. ئەمە بەڵام بە تێگەڕایی ئەگەر باس کرێت ئەمە تێگەڕایی بارانبارینی ساڵانەیە بۆ شاری سلێمانی. باشە هەتاوەکو ئێستا بەپێی ئەو داتیانی کە تۆ باست لێوە کرد هیچ نزیک بووینەتەوە لەو ستانداردانە؟ بەداخەوە تا ئێستا تقریبا لەوانەیە نیوەی ئەوە باری بێت چونکە مانگی دا 23ە مانگی 11 77 نیوە ئەگەر کۆی کەینەوە کاتە 130 شتێک بۆ نمونە ئەمە کەمە بەڕاستی تا ئێستا تقریبا ئەوە نەباریوە نیوەی ئەوە باریوە بەڵام ئەمە زەنگی ئەوە نییە بڵێم ئەم ساڵ ئەبێ بە وشکە ساڵی نەخێر جارێ مانگەکانی کەمان ماوە خۆی ئەوەی کە هەمان بێت ئێمە مانگی 12 مانگی یەکە کە بارانی تیابارێ بە شێوەیەکی چڕ تۆ هەندێک جارڵەن چەند ساڵێک ئەگەر باران نەبارێ اینجا دەبێت بڵێ وشکە ساڵیە و زەنگەکە زۆر زۆر مەترسیدارەوە ڕاستە لە ڕووی زانستی. ئەگەر باسی وشکە ساڵی بکەین بە شێوەیەکی زانستیانەوە بۆی هەموو توێژەکان یان شارزایان هەبێت لەو بابەتە وشکە ساڵی دائیمەن بە شێوەیەکی دەوری ڕوئایات یعنی نەخۆڕانیە بە شێوەیەکی یعنی عشوایی نییە نەخێر بە شێوەیەکی دەوریە هەموو 10 ساڵ جارێک هەموو 9 ساڵ جارێک هەموو یان ساڵ جارێک وشکە ساڵی ڕوئایات هەندێک ساڵ 3 ساڵ لە سەرکەتی باران کەمە بارێت وەکو میدیمە لە ساڵەکانی 1989 لەگە 2000 کەم باری بەڵام دوای ئەو بوو بە
ساڵێکی تەڕ بەڕاستی دائما يعني لە وشکە ساڵیە 2 ساڵ بۆ 3 ساڵ ئەبێ بۆ وشکە ساڵی دوای ئەوە بێتەوە بە ساڵێکی تەڕ بڵێن بەوە ناوی بنین ئەگەر 2 ساڵ يعني تەڕبیە 3 ساڵ تەڕبێت دوای بێتەوە جارێکی کە بە وشکە ساڵی ئەمە دەوریە تەقریبا تا ڕادەیە ئەو معدەلێک ئەگەر داتا وەرگری لە ساڵی 1940ەکانەوە تا ئێستا هەر بەم شوێ هاتوو بۆ نمونە تیا هەیە ینی گۆڕانکاریی بچووکی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی 2 ساڵ بۆ 3 ساڵ ئەبێ بۆ وشکە ساڵی دوای ئەبێ بە ساڵێکی تەڕ يعني بنمان زۆر بۆ نمونە ساڵی نەتەمەنی ئێمە ئەگە باس کردی لە ساڵی 90ەکانەوە تا ئێستا ئەوەی کە بڵین داتا تەجی کرابێت بۆ شێوە ڕۆیشتووە ئێستا ئێمە پار تا ڕادەیەک وشکە ساڵی بوو ئەم ساڵ ئەگەر تاسە دیارنی ئەگە وشکە ساڵی بێت احتمال هەیە ساڵی داهاتوو وەکو تۆقعێک ئەوە زەحمەتە تۆزێک پیاوین کات بەڵام احتمال هەیە ساڵێکی تەڕ بێت ئەگەر هاتوو ئەم ساڵی تەڕ نەبێت باشە کار و چالاکیەکانی ژیانی مرۆڤایەتی بەگشتی هیچ کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە بۆ نمونە بڵێ بارانکەمان بارێ زۆری کارگەکان زۆری دووکەڵی ئۆتۆمبیل ئەو بابەتانی هیچ پەیوەندی هەیە بمە بێگومان ئەو سەرچاوەی گرنگە بۆ ژیان ئەم لە خۆڕایی تراوموتەیە هەموو ژیان پەیوەندی بە ئاو حتا شارستانیەت پەیوەندی بە ئاو تێبینیم کە شارستانەکانی کۆن بەدوای ئاوە گەڕاون و تیا دانیشتون لە عێراق بیگریت لە بەسڕا بیگرە تاکو مووسڵ ئەو شارستانی کە ڕوویاوە لەسەر بڵین لە کاتی ئاشووریا ئینجاوەرە بۆ ئەکەدی ئینجاوەرە بۆ عەباسی ئینجاوەرە بۆ هەمووی لەسەر ئاو بووە دەبێ ئاو ژیان نییە بۆ لە سەحرا شارستانی تیان نییە سەبەبەکە چی بووە چونکە لەوێ ئاو نەبووە کەواتە ئەوان بەدوای ئاوە گەڕاون سێ نیلکە گەوتی شارستانی مرۆڤایەتی لە یعنی لە پشتی نیلە کە فیرعەونەکان بووە بۆچی لە ڕوویاوە بێگومان ئەوان دایمەن یعنی بەدوای ئاوە گەڕاون کەواتە ئاو سەرچاوی ژیانە ئەگەر ئاو کەم بووە هەموو ستایڵی ژیانە گۆڕێ بەڕاستی بۆ هەموو معاملەکان بۆ ئەوەی کە باسەکە جەناب بۆ کارگا بۆ ژیان بۆ چالاکی مرۆڤ بۆ کوشت و کاڵ حتا باس کرێکەوە موزوعە باشە دەتوانێت هەر بۆ پرسیارەکە و کارمنانە یعنی زۆر جار ڕێژەی کەمی بارانبارین ئەبەستنەوە بە نەبوونی ڕوبەری سەوزایی و پانتایی سەوزایی کە ئەمە دەستی مرۆڤی زۆر زۆرتیایە هەم لە بڕینەوەی دارەکان و هەم لە نەڕواندنی درەختێکی تر ئەگەر ئێمە بڕیار بین لە ئێستەوە پلانێک دابنین بڵێن 20 ساڵی تر ڕێژەی سەوزایی لەم ناوچەیە زیاد دەکەین دەیگەینە سەر و ڕێژەی ستاندار پێت وایە 20 ساڵی تر ئێمە باسی وشکە ساڵیش بکەین پرسیارەکەم ڕوونە بەڵێ وازەحە یان لەوانەیە ئەوەی لە فاکتەرەکان بەس فاکتەری گرنگ ئەوەی کە هەیە بێتە وشکە ساڵی و بەرزبوونەوەی پلەی گەرمە بریتیل لە گۆڕانی کەشوهەوای گێتی بە شێوەیەکی گشتی ئەگەر تێبینی بکەیت لەم سە ساڵەی کە ڕابرد پۆینت 74 پلەی سەدیواتە نەبوو بە دەرەجەیەکیش پلەی گەرمە بەرز بۆتەوە تۆ بڵێ لەوانەیە بڵێ ئەمە کەمە هیچنی ئەم پۆینتە نەخێر بۆ زەوی زۆر زۆرە ئەگەر ئەمە بەرز بووە کەواتە بەستەڵەکانی باکوور و باشوور توانەوە کەواتە بوو بە ئاواتە خوارە بۆ ماوەیەک دوای ئەوتر نامێنێت بەرەوچیە ڕووین بەڕوشکایی ئەڕوات ئاو بەکارهێنێ ئەمە یەک خاڵی دووهەمیان زۆربوونی ژماری دانیشتوانە سێ شاری خۆمان کە و شاری سلێمانی ئەگە با سلێمانی بکەین ساڵی 90 چەند کەسی تیا بووە ساڵی 2021 کە ئێسایە چەند کەسی تایە کەمی ئاوەکە هەرکە هەمان کەمی ئاوەکە هەیە کەواتە ئەمە زۆربوونی دانیشتوان بۆ هۆی ئەوەی کە خواز لەسەر ئاو زۆر بێت کە خواز ئاو زۆر بوو ئەو کات ئەگەر هاتو باران نەباری بوو بۆ وشکە ساڵی بێگومانی بێت هۆی کێشەیەکی گەورە لە ژینگەشە و لە ستایڵی ژیانی مرۆڤەکانیش. باشە دوکتۆر باکەمە قسە لەسەر ئاوی ژێر زەویش بکەین بۆ نمونە کاڵن ئیتر ساڵێک ئەم ساڵە کەم بارانباری و ڕێژی بارانباری لە ئاستێکی باشانە بووە کاریگەری تەواویشی بێ لەسەر ئاوی ژێر زەوی بۆ نمونە زۆری لێدانی ئەم بیرانی کە هەیە مەتا چەند کاریگەریە بێ لەسەر کەمی ئاو. بەڵێ وشکە ساڵی لەسەر دوو ستایڵ کارەکات ستایڵی یعنی ئاوی سەرزەوی و ستایڵی ئاوی ژێرزەوی ئەوەی کە ئێمە هەمان ئاوی سەرزەویەکەی ئەوەکەی بینین ئەو ڕووبارانە کەم بۆتەوە بە شێوەیەکی زۆر واضح و بەرچاو هەر ڕووباری دجلە ڕووباری فورات زێکانی خۆمان بە شێوەیەکی عام هەم کەم بۆتەوە هەردوو نەڕۆین ئاوی سەرچنار و ئاوی خلیاسان ئەو تێبینیم کە هەمووی کەم بۆتەوە تانجەر و یان سیروانەوەی کەی بینیم هەمان شێوە هەر کەم بۆتەوە کەواتە ئەمانە ئاوی سەرزەوین کە کاریگەری سەر یعنی ڕاستەوخوانی کە مرۆڤی بینێت ئەوەی کە نایبینین ئاوی ژێرزەویە ئاوی ژێرزەویش کاریگەری ئەبێ لەسەر کەمبوونەوەی ئاو بەخۆی نەبارینی بارانەوە ئاوی ژێرزەوی لە کۆ ئاوە هێنی ئەگەر بۆی باران بارینەوە نەبێت کە باران کەمباری بێگومان ئەویش
بە هەمان شێوە کەمەکات ئەگەر باران نەباری ئەو کاتە خەڵک چیە کات ئەچێت بخەڵکردنی بیر بیرێک دوان سیان چوار لێ ئەرێت لە شوێنێکی معەنە ئەو کاتە مستەوەی ئاوەکە دابەستە خوارەوە ئەگەر لە ساڵی نەوەتەکانە مستەوەی ئاو بۆ نمونە لە سلێمانیا لە 20 مەترا بوو بێت چۆ بۆ 45 مەتر ئەمە چی ئەمە کەمبوونەوەی ئاوی ژێرزەویە بۆی چیەوەیە بۆی کەم بارانبارینەوەیە بۆی خەڵک پێویستی بە ئاوی ژێرزەویە بێگومان دەوری هەیە باشە دکتۆر ئارام لە کوردەواری خۆماندا ینی جوتیارەکان بێگومان خەمە ئەنی کە باران نابارێت خەمێکی گەورەیە بۆ بواری کشت و کاڵ قسەی هەڵمان دەستەواژەیەکی هەڵان پەڵەی نەیاوە یان بابەتی پەڵەدان و ئەمانە لە کوردەواری خۆمانە من خۆم بەچەی خۆم بینیومە برازوتیارەکانمان شیشێکیان هێنا و لە زەویەکەدا چەقاندویانەوە دەریان کردێتەوە ئەگەر شیشەکە نازانم چەند سانتیمەتری تەڕ بێت وڵاتا پەڵەی داوە هەندێک جوتیارم بینیوە وتێتی ئەگەر ئاو وەستا لە نێو دەخڵودان لە شوێنێکدات کۆ بۆ وەکو تۆزێک ئاو وەستا دوای بارانبارین ئەوە مانەوە ئەو زەویە پەڵەی یاوە پرسیارەکەی من بەم جۆرەیە یانی ئەوە وەکو پسپۆڕی جیۆلۆجی شتێک نێ نای پەڵەدان بێت لە زانستا بەڵام ئەمە شتێکە کە باز دەکرێت چ کاتێک زەوی پاراوە بێت تێر ئاو ئەبێ بە ئاو و جوتیار خەمی نامێنێت لە مانگی چەند دەبێت جوتیار ترسی لێ بنیشە ئێمە ئەڵێن لە مانگی دەبۆ مانگی 5 مانگی بارانبارینن مانگەکانی بارانبارینن بەڵام لە مانگی چەند ئەگەر تا مانگی چەند ئەگەر باران نەباری جوتیار دەبێتە خەمی کشت و کاڵ و کێڵگەکەی هەبێت بەڵێ ئەگەر باسی پەڵە بکەین وکو زمانی جوتیار ویبەستی مەزانستەوە لە کاتێک ئەڵێن پەڵەی یاوە پێی وایە 6 سانتیمەتر زەوی تەڕ بوو بێت واتە ئەو بەڵێ ئەو هینی کردووە یان کردی بە زەویەکە بەڵام ئەو قیاسی نەکردووە بەس بە قیاس پێی وایە 6 سانتیمەتر ئەو زەویە تەڕ بێت واتە شێدار بێ اینجا ئەکرێ پەڵەدا بێت ئەمە لە ڕووزانسیەکەەوە کە بەسمەوە بە پەڵەوە کەی کۆتایی پەڵە ئەبێت بۆ نمونێتە بڵین ترسمانی شتووە تقریبا حتا 15 یعنی ئەکرێ بڵین پەڵە بێرێت چونکە لە شوێنێکە شوێنی کا گۆڕێت ئێستا تقریبا ئەو مانگی 12ەوە لە مانگی 12 بەس هەر یعنی ئەمەلێک هەیە بۆ بارانبارین چونکە ئەو کەشوهایی کە ئێسای بینین دڵخۆشکەرە بۆی کە هاتوویەکی باشتر بۆ باران هەبێت بە پرسیاری جەنابەکە کردووەتە ئایا ئەگەر ئاکۆ بێتەوە لە شوێنێکە ئایا ئەوەرێت یعنی کرێ بڵێنەوە پڵێراوە ئەمە لە شوێنێکە شوێنی کا گۆڕێت شوێن هەیە خاکەکەی لەمە شوێن هەیە خاگەی قوڕە ئەگەر لەم بێ ئاوکەشتە خوارەوە ئەو کاتە ئاو ناوەستێت ئەگەر قوڕ بێت بێگومان ئەو کاتە چونە خوارەوەی ئاو بە ناو زەوی کەمترە ئاوەکە ئەوەستێت ئەمە قیاس نییە بۆی بڵێم ئەگەر ئاو وەستا لە شوێنێکە ئیترە بێ بڵێن ئەو شوێنە پەڵەی یاوە زۆر باشە دکتۆر بەڕاستانۆک و پسپۆڕانی جیۆلۆجی بۆ منە خاکی کوردستان و بە تایبەتریش سنووری سلێمانی قسەی لەسەرکەین خاکێکی چۆنە بۆ منە هەستەکەن ئەم خاکێکی تێر ئاوە لە ئێستا یاخود نەخێر هێشتا ئەم خاکانە پێویستی بە ڕێژەیەکی زۆر باش لە بارانبارین هەیە بۆ ئەوی کەیتر وەکو چۆن ئاریتی لە هەنێ شوێنە ئاو بە تاوتی کۆبێتەوەی ترۆ خاکاڵی نەمژێ ئەگەری بەستمەوە بە ئاوی ژێرزەویە ئەو مۆزوعە ئەو بیرانی کە سلێمانی لێراوە بە هەزارهابی لێراوە بە قوڵایی جیاجیا کە ئەمان هەموو کاریگەری هەبوو لەسەر تەڕبوونی زەوی واتە شێداربوونی زەوی بەڕاستی بارانبارینەکەی ساڵی 2010 کاریگەری خۆی هەبوو لەسەر دووبارە ژیانەوەی زەوی ساڵی کۆڕۆناش کە ڕوویە ئەویش تۆزیەک ئاهێکی بە زەویە هێنایەوە کە وەکو پێشبینەکان نەکرا بۆ 15 بۆ 20 ساڵ زەوی گەڕانەوە بۆ ژیانێکی گەنجایەتی بەڕاستی ئاین لە پێی ڕزگاری کە چونکە هەموو شتێک وەستا ئەو کاتە پرەی گەرمی تۆزێک دابەزی هینەکان بەکار نەهات مەعاملەکان سیارە نازانم چی ئەمانەی کە هەمووی بۆتە هۆی زیابوونی CO2 لە ناوهەوا و لە ئەنجامیشا بۆتە هۆی گەرمبوونی زەوی ئەمان نەکرا تۆزی زەوی ئاهێکی بەهاتەوە ئێستا حاڵیان ئەوەی کە ئەو پرسیارە جەنابەگەری وەستم بەوەوە دەروپشی سلێمانی زەویەکەی بە پیتە خاکێکە کە ئەکرێ بڵین مستەقبەلێکی هەیە بێگومان تەڕبوونی زەویەکەی بەسراوە بە زۆری بارانبارینەکەوە بەڕاستی ئەگە بارانی چاک بارێت بێگومان زەویەکە جارێکگە هەیش بێتەوە باشە دکتۆر وەکو دوایین پرسیار بە گشتی وشکە ساڵی کاریگەری ئەوازانین زۆر دەرەکەوێت لەسەر بەرهەمە کشت و کاڵەکان بەگشتی کاریگەری لەسەر چیتر هەیە لەسەر گۆڕانی کەش و هەوا و چیتر دەگۆڕێت یعنی خۆی کەس پرسیارەوە کاڵێ
پێچێ دەگەڕم وشکە ساڵی وا بێت لە هاویندا ئێمەیتر خۆڵبارین بماکوژێ زۆر شتانە دەوترێت بەڵێ کاریگەری چی تری لێ دەکەوێتەوە کە باران نەباری و بەسرایەوە بۆ وشکە ساڵیەوە بێگومان کۆمەڵە گۆرانکاری ڕوئیان هیچ لەوان کە جەناب باسی کرد بەرزبوونەوەی پلەی گەرمایە کەمبوونەوەی ئاوە بۆ هەموو پێداویستەکانی ژیان لەگەڵەوەشە ئێستا حاڵیان بەر لە سلێمانی وانە یا لە کورسانەوان نیە بەسراوە بە هەموو گۆڕانکاریەکانی گۆی زەویەوە ئێستا گۆی زەوی لە گۆڕانکارێکی کەش و هەوایە هەتا ئێستا کۆچکردن بەهۆی شتی کەو نەماوە ئیلا یعنی لێشە سەبەبەکان بەهۆی گۆڕانی کەش و هەواوێ لە شوێنێکە بە بیامابوون هەیە کە وشکیە کۆچەکەن بۆ لایشی تەڕیە ئەوە خۆمانی بینی ناو کوردستانە و ناو عێراقا کە زۆر کەس بەرەو کوردستانی لەبەرەوەی کە ئێستا یانیێرە باشتێکە لە شوێنەکانی کە بۆ ئاو کەواتە بە ئاموشکە ساڵی دەورێکی زۆر گەورەی هەیە لەسەر ستایڵی ژیان هەتاکو بەرەو شکە ساڵی بڕۆین ژیانیش بەڕاستی بەرەو کزی ئەڕوات زۆر باشە دەست خۆش بە دکتۆر سپاس بۆ پاریزانێرەکانت